ئەمە کێشەیەکی زۆر گەورەمانە لە مەسەلەی گوناهە. ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی ئەفەرمێ هیچ گوناهێک نییە ئینسان بیکە پێشتر ئیلا لە خەیاڵیا بوو کە خەیاڵت بەرەو خراپە چوو بێ زۆر وریابی ئەو بەرەو گوناهت ئەبە. وتارێکم هەیە باسی خەیاڵی گەنج ئەگەر ئەتەوێ خۆت بناسی سەیری خەیاڵت کە خۆت ئەناسی. خەیاڵت دنیەوی بوو دنیەوی، ئافرەتی بوو ئافرەتیت، هەر شێوازێ بوو. تەسەوور کە کەسێ بە حەیاتی دزی نەکردوێ بە حەیاتی بە خەیاڵیان نایە دزی بکە، خەویشی پێوە نابێن دزی کرد، چونکە لە فەلسەفەی ئەمەل وجودی نییە. ئەم بابەتی متاوعەی نەفسە زۆر خەتەرە، بۆیە گەنجی ئێمە ئەبێت جەنگ لەناو گوناهە نەکە، جەنگ لێرا بکە لە دەرونی خۆیان پێش ئەوەی دروست ببێ. کاتێ هاتە ناو خەیاڵی تۆ بوو بە هەممی تۆ بوو بە غەممی تۆ بوو بە بەشێک لە تۆ، ئیتر وردە وردە ئەبێتە واقع. فطوعت له نفسه قتل أخيه يكسر بفاء لدواء فقتله. چکە وردە وردە ئەمە لە دڵتا چەکەرە ئەکە ئەم گوناهە گەورە ئەبێ بەلاتەوە ئاسایی ئەبێتەوە، ئەوەندەی ئەڵێیتەوە لای خۆت پێت ئاسایی ئەبێت. ئەزان کەسێک ئەگەر قەت کوفری نەکردبێ، ئەگەر وشەیەکی کوفر بەسەر زمانیا بێت دنیای لێتەوە یەک. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم چکە لە مخەیەلەی ئەمانە نییە شەریک بۆ خوا قەرار بدەن، لێیان ئەدەن، عقوبەیان ئەدەن، عەزابیان ئەدەن، ئەحەدون ئەڵێن بەس. بە خەیاڵیشیان نایە شەریک بۆ خوا قەرار بدە، لە فکری ئەم فەلسەفەی ئەمان نییە.